بە گوێرەی زانیاریە سەرەتاییەکان ئێمە بە هەموو احتیمالێکی زۆرەوە دیسان دەکەینە ناو بارودۆخێکی هێڵی سۆر و ڕەنجی سۆر لەبەرەوەی ئێستا ڕاستە ژمارەکە لە چەند ڕۆژی ڕابردوو ڕەنگە کەمتر لە 3000 بە بەڵام ئێمە ڕێژەی توشبوون حساب دەکرێت لەگەڵ کۆمەڵێک بنەمایدی بنەماکان بەرەو زیاتر بووە ڕێژەی توشبوون کە لە سەروی 1990ەیە کە پێشتر کەمتر بوو لە 15 ئەمە ڕێژەکە توشبوون هەیە و لە شوێنە جیاجیازەکانی کوردستان هەمووی وەکو یەک بارودۆخێکی مەترسیداری ئەم بڵاوبوونەوەی بەردەوامە و تا ئێستاش لە هەڵکشانین پێویستی بە پابندبوونی هاوڵاتی هەیە بە ماسک و لێک دوورکەوتنەوە و نەچوونی بۆ شوێنی قەرەباڵغ ئەگەر پێویست نەبێ و ئێمەش ئەم راپۆرتە دەخەین لە بەردەم لیژنەی باڵا و لە کات و ساتی کۆبنەوەش ئێمە ئاگدارتان دەکەینەوە کۆبنەوەیەکی هاوبەشی لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری گشتی کاروباری تەندروستی لە وەزارەتی تەندروستی عێراقی فیدراڵ لەلایەن تیمی ئێمە و نوێنەرایەتی تیمان لە ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO کە ڕێژە و ژمارەکانیان بۆ ئێمە ناردووە خشتەی دابشکردنیشان ناردووە ڕێژەیەکی باشتر و ژمارەیەکی باشتری ڤاکسینی ڤایرۆسی کۆرۆنا گەیشتۆتە و بە بەردەوامیش دێت و دوێنێ شوێش ڕێژەیەکی باش گەیشت لەو ڤاکسینانە بەردەوامە جۆرە جیاوازەکان هەیە جۆری سینۆفارم 100,000 ڤاکسین وەکو بەخشین لەلایەن حکوومەتی چینیش بۆمان دێت و جۆری ئەوە سینۆفارمی سینی جۆری ڤایزەر بەردەوامە و جۆری ئەسترازێنیکاش هەیە بە هەمان شێوە دێت ئەوانە هەمووی جێگەی خەبەری باشە کە پرۆسەی ڤاکسین فراوانتر دەبێت زیاتر دەبێت ژمارە بنکەکان ڕۆژ بە ڕۆژ زیاتر و بەشداربوانیش ئێستا ئیتیجابی هاوڵاتیانیش باشتر هاوڵاتیان زیاتر بەپەرۆژێن بەڵام هەموو ئەوانە دەبێت خۆپ پارێزی و پاڵپشتی ڕێکارەکانی تەندروستی لەگەڵ دابێت نابێت تەنها پشت بە ڤاکسین ببەستین.